ڕەنگی سوور لەسەرەوە نیشانەی خوێنی شەهیدان یا گەشمەرگان. سوێن دەخۆم بە خوددا، بە کەلامی خوددا، بە ئاڵای مقەدەسی کوردستان، هەتا قەترەی خوێن لەگەڵ میلەتەکەم بم، قەت میلەتم بەجێ نەهێڵم، خیانەت بە میلەتەکەم نەکەم. کوردستان چون پارچە پارچە بووە وەک ئێستاش پارچە پارچەیە، نەیتوانیوە حەرەکەتێکی نەتەوەیی سەرتاسەری وەڕێ بخە و پێچی بێنێ و یەکێتێک دروست بکە کە ئاڵایەکی هەبێ. لە خۆشیی پارچەمەکەیەکەدایانێ بی بە هەڵیدا بەربەوە. ئاڵا هەر لە کۆنەوە مەبەستی ڕێنوێنیکردن و ڕێپێشاندان و ناسینەوە بەکارهێنراوە. سەرای ئەوەی لە شەڕەکان ئاڵا ڕۆڵێکی یەکجار زۆری هەبووە، بە تایبەتی بۆ زانین و ناسینەوەی شوێنی سەرکردە و فەرماندەکەیان. ئاڵا نیشانەی ناسنامەی نەتەوە و هەبوونی گەلانە. ئەمڕۆ هەموو گەل و نەتەوەیەکی خاوەن وڵاتی سربەخۆ خاوەن ناڵەیەکی تایبەت بە خۆیانن. ناتوانرێ بە تەواوەتی بزانرێت کەی ئاڵای کورد دیار کەوتووە لە مێژوودا، بەڵام سەرچاوەکان ئاماژە بە بوونی ئاڵا و دروشم دەکەن لە وڵاتی میزۆپۆتامیا کە کوردستان بەشێک بووە لەو. هەروەها دەوڵەتی مات کە ساڵی 612 پێشزاین توانی نینەوە داگیر بکات و ئیمپراتۆرەتی ئاشور بڕوخێنێت کە کوردستان بەشێکی ئەم دەوڵەتە بووە و ئاڵای تایبەت بە خۆیان هەبووە. لە سەردەمی دەوڵەتی میتانی سەرچاوەمان هەیە کە باز لەوە دەکەن ئاڵا بۆ یەکەمین جار لەلایەن ئەم دەوڵەتەوە دیارکەوتووە. ئەم دەوڵەتە کە پایتەختەکەی خانی کلبات بووە لە کوردستانی باکوور، ئاڵایەکیان هەبووە زۆر نزیک بووە لە ئاڵای ئێستای کوردستان کە ڕەنگەکانی سوور و سەوز و هەروەها سپی هەندێک جار لە ناو سپیەکەدا تاج یاخود شێر یاخود بازنەیەکی ڕەنگی زەرد کە گوزارش لە ڕۆژ دەکات تێدا هەبووە. لە سەردەمی دەوڵەتی ئەیوبی کە چەند شارێکی هەرێمی جززیرە لە کوردستان ماوەیەک لە ژێر فەرمانڕەوایی ئەودا بووە، ئاڵاکەیان ڕەنگی زەرد بووە و لە ناوەڕاستیدا وێنەی هەڵۆ نەخشێنراوە کە مانە و واتای هێز و دەسەڵات دەگەێنێ. هەندێک جار لەسەر ئەم ئاڵایەدا دەسەواژەی ئەڵڵاه و نور السەماواتی والئەرض دەنووسرا. دێ دروژمێ دەوڵەتە سەلاحەدینە ئەیوبی دێ دروژمێ دەوڵەتاوی هەڵۆ بوو و ئاڵاوی زەر بوو. میرنشینی مەڕوانی میرنشینێکی ناودار بووە، دەکەوێتە هەرێمی دیاربەکر لە کوردستانی باکوور کە لە ماوەی نێوان ساڵی 1983 بۆ ساڵی 1985 حکومڕانێتی جێڕاوە. لە هەر شوێنێک بینایەک کە دروستیان دەکرد دەتوانین بڵێن لە زۆربەیان دروشمێکیان هەڵ کەندووە. دروشمەکە بریتی بووە لە نەخشکردنی شێرێک لە کاتی ڕۆیشتندا. میرنشینی سۆران لە چاخی نوێدا کە لە ڕەواندزدا حکومڕانیان کردووە تا ناوچەی هەولێر و ئاڵاکەیان ڕەنگی ڕەش و سپی بووە، هەروەها لە سەردەمی پاشای گەورە کە ڕەنگی ڕەش لەسەرەوە و سپی لە خوارەوە بووە. ڕاپەڕینی یەزدان شێر کە لە کوردستانی باکوور بوو لە نێوان ساڵانی 1853 بۆ 1856 کە 3 ساڵی خایەن، سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ئاڵای تایبەتی هەبووە. ئەم ڕاپەڕینە یەزدان شێر هەڵی کردووە، بەڵام بەداخەوە دیاری نەکراوە ئاڵاکە چ ڕەنگێکە. ئاڵای ڕاپەڕینی بەدلیست لە ساڵی 1940 لە قماشێکی زبر دروستکرا بوو بە ئاەتی قورئان نەخشەندرا بوو کە لە قەڵای بەدلیس هەڵکرابوو بە ڕابەرایەتی مەلاسەلیمی بەدلیسی. ئاڵای شۆرشی قۆچگیری لە ساڵی 1990 تا 1921 لە ناوچەی دەرسیم لە دژی تورکیای کەمالیزم بریتی بووە لە 3 ڕەنگ: سەوز، سپی، ڕەش. لە ناو سپێکەدا بازنەیەکی سوور هەبووە. لە کوردستانی باشوور لەلایەن شێخ مەحموودەوە کە هەمومان دەیناسین کەسێکێکی زۆر ناودار بووە لە ناوچەی سلێمانی کە توانیەتی بەرامبەر بەریتانیاش بوەستێتەوە، ئاڵایەکی هەڵکردووە. ئاڵاکە بریتیوە لە پارچە قوماشێکی ڕەنگ سەوز. لە ناو ئەو قوماشە ڕەنگ سەوزەدا
بازنەیەکی ڕنگ سوور هەبووە لە نێو بازنە ڕنگ سوورەکەشدا هیلالێکی سپی بەدی کراوە. هەروەها شۆڕشی شێخ سعیدی پیران لە دەوروبەری ساڵی 1925 کە دەگیرێت ئەویشیان ئاڵایەکی هەڵکردووە لە کوردستانی باکوور کە زۆر نزیک بووە لە ئاڵاکەی شێخ مەحموودی نەمر کە پارچە قوماشێکی ڕنگ سەوز بووە، بەڵام لە نێو پارچە قوماشە ڕنگ سەوزەکەدا بازنەیەکی ڕنگکراوی زرد هەبووە کە ئەمەش گوزارش لە ڕۆژ و ڕۆژیش کە ڕۆشنایی و ڕووناکی دەگەینێت لە کوردستاندا. کۆمەڵەی خۆی بوون لە ساڵی 1920 ئاڵایان بەرز کردەوە لە چیای ئاگری کە هەمان ئاڵای ئێستای کوردستانە بە کەمێک جیاوازیەوە. ئەو ئالامە لە ساڵە 1920 لێ ژیبال ئیستانبول ژیبال کۆمەلە تەرەقی و اتحادچی بووی ئەوانە هەموو مەزنێن کورژ بە دەرخانیا بگر حتا تو بگی مالا جەمیل پاشا و ئێدن هەموو دەوێ ئالێدە دەوێ پێشبوونا بەشەکردە بێ ئالێدش بەرچێ ژ بە دەخواستن دەوڵەتە کوردستانی چێکن. ئاڵاکە لەلایەن کەسایەتێکی کورد بە ناوی زەینە العابدین دروست کرابوو. ئەفعال ئەمانەت بوو جەم کاکە کۆنێڕەش دیا من ڕۆشنخان ژێرەدا بوو. ساڵ لە 2010 ئەچووم خاوشلۆ ژمەرەدا ئەvە ئالەکی گەلێکی گرنگە ژمەرە ئەvە ئالا خۆی بوونەیە 1927 هاتە زانین. ئەv ئالەیە 16 تیرێژی هەمون دوی زمانی دن وتی ئەv ئالەیە نیشانە زەربوو نیشانە زەردەشتیە بوو ئاینە زەردەشتی کوردستانێدا 16 دەزانێت معماریە ئیسلامی 16ەیە عمارە چت بژنێت ینی ئاواهی یانجی ئەو 16 شاخ ئەو هەنە نچک ینی ئەس دوور نابێنم ژوێ هاتبێ. وساڵە 1927 گەل ئاواکردنا خۆیبوونێ ئەv ئالا وەکو بێژم تەسبیت بوو کۆ ئەvەیە ئالا کوردستانەیە کەسک و سۆر و زەر ئولنیڤەیەوی تاڤە کوردستانێ و ساڵێت هەیە گەل ئەحسان نووری پاشا ئەv ئالا جارە یەکەم بلند بوو لە سەرتیایە ئاگری. نمونەیەک لەو ئاڵایەی لە قیامی ئارارات بە سەرۆکایەتی ئەحسان نووری پاشا ئەو ئاڵایە هەبوو. من بۆ خۆم ئەو ئاڵایم لە ماڵی ئەحسان نووری پاشا لە تاران دیتبوو. ئاڵای ئەحسان نووری پاشای بریتی بوو لە ئاڵایەکی چکۆلە لە ماڵەکەی کە زۆر بە زەحمەت لە زمانی ساواکیدا ساواکی ئێرانەدا ئیجازەیاندا بوو ئەو سەمبولەی ئەو نیشانەیە ڕابگرێ. ئەحسان نووریش بۆ خۆی سەمبولێک بوو ڕەهبەرێکی میلی بوو ئەمما دە زمانی کۆماردا هاتوچۆی مەهابادی کردبوو پێشەوا دە سەفەرەکانیدا بۆ تاران چاوی پێکەوتە بوو دیارە ئاڵوگۆڕ بیرروڕاشیان کردووە. ئەم ئاڵایە لەلایەن زۆربەی شۆڕش و کۆمەڵە و ڕێکخراوە کوردیەکان تەنانەت لەلایەن کۆماری کوردستانیشەوە بە ئاڵای کوردستان دانراوە و هەندێک زیادەی وەکو دووگڵەگەنم و کتێب و قەڵەمێک بۆ زیاد کراوە. لە کۆبوونەوەیەکدا کە پێی دەڵێن کۆبوونەوەی سێسنوور یا کۆبوونەوەی داڵامپەر لە بینی سێ حیزبدا خۆی بوون لە باکوور هیوا لە باشوور ژێکاو لە ڕۆژهەڵات پێکاتووە گۆیا بڕیا دراوە لەگەڵ ئەو شتانی دیکە کە باسییان کردووە ئاڵایەکیان داناوە ئاڵایەکی سێڕنگ سەوز و سپی و سوور و بڕیاریان داوە لە هەر بەشێکی کوردستاندا دەرفەتی ئەوە هەبوو کە حکوومەتێکی کوردی پێک بێ ئاڵا هەڵبکرێ ئەمە ببێتە ئاڵای کوردستان. ئەو دەرفەتە پاش ئەو وەختەی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە کوماری کوردستاندا دروست بووە. ئاڵای خۆی بوون ساڵی 1945 هێنایە لە مەهاباد. ڕۆژی 7 دیسامبر هەمان ئاڵا لەلایەن حیزبی دموکراتەوە لەسەر دەستگاکانی حکوومەتی ئێران لە مەهاباد هەڵکرایەوە. ئەوە نمای دەقیقی ئاڵای کوردستانە.
ئەو ئاڵایە کە لە سەردەمی کۆماردا لە ڕۆژی 1924 هەتاوی هەڵکراوە دقیقەن ئەو ئاڵایە. ڕۆژی ئاڵا کە هەڵکرا ڕۆژی 26 مانجی سەرماوەز بوو کە دەبێتە مانجی ئازەری 1324 36 ڕۆژ دواییوی بوو کۆمار دامەزرا. ئاڵاکە دوو گڵەگانی لەسەر بوو ئاوا چندرا بوو، قەڵەمی لەسەر بوو، کتێبێکیشی لەسەر بوو. سێ کەس لە ڕاست و چەفی ئاڵاکە دەنێو ئاپۆرای خەڵکدا لە چوارچرارە حرەکەتی دەدەن بەرەو ئەو ساختمانەی کە بەخۆشەوە ئێستا شەرماوە. ئەو دەمی ئەمن سنم 14 ساڵ دەبوو بۆ خۆشم لەنێو ئەو خەڵکەدا بوون کە لە شەقامەکەدا ڕاوەستا بوون تەمەشای وەمان دەکرد کە ئەو دەیچوونە سەربارەکەی ئەو ساختمانەی کە دە پێشدا ساختمانی دادگایە بوو چون لەسەروێ ئاڵای هەڵکرد. وەڵا ئاڵایان هەڵدا هەمووی چەپڵیان لێدا و عالەمە حەق دەستت خۆش بێ دەستت خۆش بێ کەسێکی درستی کردووە. بابم بۆ خۆی لێوە ڕاوەستا بوو گەر ئەو دەمێ ئەو ئاڵایەدا هەڵدەدرا تەواوی هەیەتی حیزبی دەموکراتەم و لێوە ڕاوەستا بوون زۆر بە احترام ئاڵەکەیاندا دەست سەر نەفەر پێشمەرگە بردیان لە سەربانەکەی هەڵیاندا هەموو زۆر سرودیان خوێندەوە تەعزیمیان کرد لەبەر ئاڵاکەی و ئەو خەیابانە ڕمبەڕم بی سوارات هەموویەکی پارچەمێکی بەدەستەوە بوو. قازی محەممەد ڕاوەستا بوو دەستە خۆهندە برد کرد بوو بۆ مرەوە دەستە خەو برند کرد بوو ئەنی تەمەنا بۆە کرد و هەموو مەردە کۆمارێ ڕاوەستا بوون بەس تەمەناێ کرد. یەکەم جار لە کوردستانê مەسەل پارێ کوردستانی ڕۆژهڵات ئاڵا کوردی لە جمهوریەتە مەهابادێ بەدەستێ نەمر قازی محەممەد بلم بوویێ. باجی ئەو کڕم کرد سلێمان جانە تەماڵەمەوەرە سلێمانی شافعی سەری لە دەرکەی ناکوتی خێرە کوتمە پێوە وەرە ژوورێتە لە خێرە کوتم دەبێت دانیشی ئاڵایەکی کوردستانی بنووسی ئەمیش بیدروم کوتی جا دەتوانی ئەو لە دانیشت و ئەمیش یەکنی دانیشتم. کێشایەوە خەڵاسی کرد و جاکوتی جا پاش دوو ڕۆژی دیکە دێم تەمەشای دەکەم بزان چۆنە. پاش دوو ڕۆژی دیکە هات تەمەشایکە کوتی ئافەرین بۆ تۆ ئافەرین. لە شتێکی مەوە پێچە بکەم میرزا کەریم ها کوتی ئەوە چییە؟ کوتم بیکەوە بزانە چییە؟ کوتی وای دەستت خۆش ئیدی بردی دای بە قاسو. بۆیەشە من ئەم ئاڵایەم دەست پێ کرد سنیم کوتم بعدەنە ئەوە ئیشەڵە هەر ئیدامە دەبێ هەر ئیدامە دەبێ لەوەی چاتریش دەچنم ئیدی تێکچوو.
خۆم جارێکی لە خزمەت مەرحومی سعیدخانی هومایون کە دەستپەروەردەی خودی حەزەتی پێشەوا بوو خوشکەزای بوو لە 7 ساڵان ڕابە خۆی گەورەی کرد بوو پێکەوە لەگەڵ بابم دانیشتبوو مەرحومی فتاخانی سەیفی قازی باسی ئەو ئاڵایە کرا لەوێدا سعیدخان فەرمووی کە ئەو ئاڵایە لەگەڵ بوو مەگەر ئەو ئاڵایە داوێتە دەست بارزانی نەمر ومەلا مستەفای تۆیە ماڵە قازی محەممەدە لقازی محەممەدە محەممەد ئێستا مادونە ناس گوت ئەستگە بازانانی دابوو مەسحەرەت بوو ئاڵای بۆ نک بەلا مستەفای بێگوتی ئەو تشتەی بۆ کووردا بکە ئەو ئاڵای پیرۆست بۆ کووردا بپارێزە لە تو چۆ دەرێ کەسی شایستێ ئاڵای نییە کۆ ئاڵای پێ بێتە پاراستن ئان بێتە هەردان ڕۆژێکیش ڕۆژان بەسەر vê çîrokêj mer dibêjî min û felek me got em dixwazin wê alê bibînin anî pêş me kir felek giriya ma giriya felek ji felek çima dêr û geşkêfa digirîm min ew alaya dîtî ئەو وەڵایی کە گۆیا پێشەوا داوێتی مەرحومی بارزانانی من ئەو ئاڵام لە نزیکەوە دیوە ئەو ئاڵایە لە چوارچەوەیەک گیرا و لە شوشەی لەسەرە ئەو ئاڵایە بریتە لە پارچەیەکی چنرا و وابزانم لە ئاوریشمە ئەو سێ ڕەنگەی ئاڵای کوردستانی تێدایە لێ نێوەکەشیدا نە ئەم خۆرەی ئێستای تێدایە نا دووگڵەگەن و قەڵەمەکەی دەورانی کۆماری تێدایە بەڵکە خۆرێکی تێدایە دە 12 پەڕەی زیاتر نییە ئەوەی ئەمن لە بیرم بێ بۆیە ئەو ئاڵایە ناتوانێت ئەو ئاڵایە بێکە لە دەورانی کۆماری کوردستاندا هەڵکراوە لە چرخی 19 بەدواوە ئاڵا بۆتە نیشانەی سربەخۆیی نەتەوەکان و ڕەنگا و ڕنگ بووە و چەند ناوێکی دیکەش بەکارهێنراوە بۆی وەک بەیداغ بەیڕق بێراق ئاڵا دراوش زۆربەی وڵاتان ڕۆژێک هەڵدەبژێرن بە مەبەستی بەرزڕاگررتنی ئاڵا یەکەم جار کە ئاڵا بەڕسمی لە حکوومەتێکی ڕسمی و فیعلیدا هەڵکراوە ڕۆژی 7 دیسامبری ساڵی 1945 بووە لە مەهاباد کە هەڵکراوە لێرە لە پارلەمانی کوردستان ئەوە تەرەحکرا و ڕێی هێنا ئێستەی دی هەموو ساڵە بە ناوی ڕۆژی ئاڵا یاد دەکرێتەوە ئەب ئاڵە نە ئاڵا مەحەبادێ ئەب ئاڵە نە ئاڵا ساڵە 1920 نە ئاڵە ئەگریداغێ ساڵە 1970 و نە ئاڵە 1990 و یەکێ دەیە وەکەکە ئەو دەبێت سەرتەخت و بەختێ وان بێ کە ئالا پەرزانی نەخێر ئەب ئاڵە ملەتی کورد پارلەمانی کوردستان لە ساڵی 99دا بەڕسمی ناسی بە مادەی چاردەی قانونی پارلەمانی کوردستان و بوو بە ئاڵای ڕسمی لە باشووری کوردستاندا کە هەمزەمان ڕۆژی دایکیش ئەو ڕۆژێ ئاڵای نیشتیمانیش لە دابی دیبلۆماسی هێمای دەوڵەتە و نیشانەی سەروەری و کەرامەتە و بە زۆری لە قماشێکی تایبەت دروست دەکرێت هەروەها چەندین ڕنگ و دروشمی دیاریکراوی تێدایە بە پێی یاسا یاخود فەرمانێکی یاسایی تایبەت پێوانە مەمناوەندیەکانی ئاڵای فەرمی گەورە 120 لە 80 سانتیمەتر یاخود 150 لە 225 سانتیمە و پانیەکەشی سەیەکی درێژەکەیەتی ئەو ئاڵایە پیرۆز هەتاوێ ساعتش هێزەکە مەزدەیە بۆ کوردا بۆ ئێکەتیا کووردا چونکە مە کورد یەک نەتەوەینا و تەبی مەلەت بلج یەک ئالاش بین خدای بەس ئەز هەر دەبێژم ئینشاءڵڵا ئەم ئالاخۆ هەر چار پەرچای کوردستانی بلند بکەن ژمارەی تیشکەکانی ئاڵای ئەمڕۆی هەرێمی کوردستانیش 21 تیشکە و گزارشتە لە 21 سێ کە ئەم بەروارەش دەکاتە یەکەم ڕۆژی نەورۆز و یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی کرن 21 ینی بەگەریان جهێراشت هەم دیرۆکە کەون و ئێمەژی وەکو دیرۆکە دەتێگوتن و زەردەشتینە و هەمجی مەشەلا 21 ئاداری یعنی ڕۆژان نەورۆژێ ڕۆژێکە پیرۆژە و دژێ خۆدایە ئەم ئاڵایە دەبێت کاریگەری هەبێت لەسەر جۆش و خۆشی دەرونی و هەستی هاوڵاتیانەوە لە ڕووی شەوەی داڕشتنیەوە دەبێت بگونجێت لەگەڵ خودی نەتەوە و گەلەکە و هاوڵاتیانەوە و دەبێت گیانی ئازایەتی تاکی کۆمەلگا زیاد بکات یاخود ڕێگە نادرێت بەکەم سیرکردن و کەمکرانەوەی ئاڵاکەیان ئەمن بەهۆیەوەی کە لە ناوخۆکاری سیاسیم دەکرد و تووشی
جیران بووم لەگەڵ جیرانەکەی من سیدیەکیش گیرا کە لەو سیدیەیدا گرتەوی دوێیەکی تێدا بوو کە لەو گرتەوی دوێدا ئاڵای کوردستان لە ماڵەمە وەکو سمبولێک دانرا بوو و یەکێک لە هۆیەکانی ئەمن کە پێ حکومدران بە 23 ساڵ حکومدرام یەکێک هۆیەکانی ڕاگرتن و تەبلیغ بۆ ئاڵای کوردستان بوو چونکە لە کۆماری ئیسلامی ئێراندا بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کە کەمێک پێ حساسترن چەندین حکم هەیە بۆ ئاڵای کوردستان یەکێک لەوان ڕاگررتنی ئاڵای کوردستانە کە حکمی جوداگانەی هەیە یا تەبلیغ بۆ ئاڵای کوردستان و یا هەڵدانی ئاڵای کوردستان ئەوانە هەرێکە و حکمێکی جودا هەیە مثلا ئاڵای کوردستان لە ماڵی حکمێکیە لە ناو شەقامەکاندا هەڵی بدەی حکمێکی دیکە هەیە ئەمە بەهۆی ئەوەی کە لەو گرتەوی دوێدا ئاڵای کوردستان دیار بوو بەوە محکوم کرابووم کە تەبلیغ بۆ ئاڵای کوردستان دەکەم و تەنانەت ئاڵایەکم هەڵداوە کە دژی ئاڵای ئیسلامە هەموو ساڵ لە ڕەبەت کە نەورۆز دەژیرە مراسمێکی زۆر گەورە دەبوو خەڵکدات ئەو ساڵ نەژیرە بوو بە تەزاوەڕات بوو بە شەڕ دوایی پەرسەمی کوردستانیان هێنا ئەو چەند ڕەفیقێکم هێنایان هەیان بوو لە ماڵەوە کە پەرسەمی کوردستانمان هەڵێنا دوای ساعاتی 11 شەو گرتیانین من و 15 ڕەفیقێکی کەم بۆ زۆریان شکنجەداین دوای چوون بۆ زیندان ماوەی مانگێک لێ بووم دوای بەرەوەی هاتم بۆ ئێرە قاساوە من تەنانەت ئەوە ئاگاداری ئەوەش بووم کە زاوایەک لە زەماوەندی خۆیدا کە بگواستنەوەی خۆی بووە بە تۆمەتی ئەوەی کە ئاڵای کوردستانی لە یەخەی کراسەکەی بڵێن لە بەرۆکی کراسەکەیدا بوو لە شایەکەی خۆیدا لە مراسمەکەی خۆیدا گرتویان و بردووانە لێپرچینەوە یان لێکردو لێ دارێت تلاعات تشتێک هەیە کووردا بگەێنێ هەب غەیری مەسەلا زمان و دیرۆک ئیرۆ ئالژی مەدەگەێنێ هەب ئال نەتەوەیە تەشبیت ویە کەس نەمەکاری بگوەڕێ باوەریامەدا باوەڕم وایە کە هیچ زەرورەتێک بۆ گۆڕینی ئاڵانێ لە هەلومەرجی ئێسادا ئاڵایەکە ئەوەڵەن تەنیا ئاڵای کوردیە کە سیفەتی قانونی پەیدا کردووە چونکی لە تەرەف نوێنەرانی میلەتی کوردەوە نوێنەرانی هەڵبژێرا و لە پارلەماندا پەستن کراوە ئەو ئاڵای زمانی جمهوری حیزب بڕیاری لەسەرداوە نەک نوێنەرانی میلەت نوێنەرانی هەڵبژێراوە ئالا ڕەنگین پیرۆزی خۆش دەهل دەگرم دچم بمەش لە ئەیوانە لە سەروانە ڕۆژە شادی بەخەم لە خۆش ئالا سێ ڕەنگیت و بناو و دەنگیت و ئەی خۆرتێ کوردان سلااوێ لێ بکەن هەر سلااوا هەرمەدا